من ناوم حسنة لبينجين دانشتوي بينجينم 12 ساڵە لە شارۆچکەی پێنجێن دانش. حەمد و سەرا بۆ خوا ئێمە بێوەکو مسلمان ڕازی بین بە قەدەری خوا بە خێر و شەڕی. لە 4/12/2023 کچێکم شەلەل دەماغی هەیە لەسەر بان خۆی فڕەیە خوارد. بەدوای ئەوەی کە ئێمە بەدواداچوونمان کرد و بردمانە خەستخانە ئاسایی و بنکەی پۆلیس هاتون و هەموویان هاوکار بوون و مەمنونی تاکە بە تاک هەموویانین. ئەمە نەبێتە موجامەلەیەک. ئەم قەزیە لە مانگی سێ لە پێنجێن نەماوە، لێرەیە نەماوە لە پێنجێن، بەڵام وەکو خەڵکی پێنجێن من خۆم بەسەر بەرز ئەزانم کە خۆم بە خەڵکی پێنجێن ئەزانم. من ئەو خەڵکە عازیز و خۆشەویستەیە کردم بە ساحب خانووی خۆم. ئەم خەڵک و خۆشەویستەیە ئێستا ماتۆڕێکم پێیە، بەڵام باش و خراپ لە هەموو شوێنێکە هەر هەیە. بەڵێ 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 4/12 ناڵێم یعنی ڕووداوەکە ئاوا بووە. 4/12 کچا خۆی فڕەیە خوارەوە لەسەر بانک هێنامانەتە خەستخانە بنکەی پۆلیسی کۆمەڵە تشمان بۆ ڕوون بوو کە ڕوونکردنەوەیە دەرکەوت کە تەعەدای لەم کچە کراوە. ئەم کچە شەلەل دەماغە. ئەو کوڕە کە تەعەدای لێ کردووە ئیستیغلالی ئەم وەزعی کچووە ئەم کچەی کردووە کە شەلەل دەماغە، عەقلی پێ ناشکێ، کەس باوەڕی پێ ناکە. و حەمد و سەنا بۆ خوا ئێمە یاومانە دەست قانون و سەربەرزین پێی و هەموو خەڵکی پێنجوێن بە مەلاکان و بە یاسا و بە قانون و بە ئاسایش و بە پۆلیس هەمووی هاوکار بوون. ئەلحەمدوللیلا گەشتووەتەوە تاوانبار محەممەد لەطیف کێلویی، ناوی تاوانبار محەممەد لەطیف کێلویی، تەمەنی 20 ساڵە، کچەکەم 13 ساڵە. قەراری مەحکەمە دەرچووە لە حوتی دەهی حوتی 2024 حکمەکەی 7 ساڵە. من ئەو حکمە قەت بەڕەوا نابینم و مافی تەمیزجم هەیە. دادوارە بە ڕێزەکانجی هاوکارن، تەمیزمان کردووە. ئیتر چاوەڕێ قەراری مەحکەمەی کۆتاییەکەین و زۆر عەزیەتی ئێوەش نادن، ئێوە زەحمەتتان کێشاوە هاتووە. داواکاریمەوەیە کە بە حەقی خۆی بگا. من نەچوومەتەوە زڵمی لێکم، من نایناسم. ئەم کچە زڵمێکی لێکراوە. من ئەم 7 ساڵە بە کەمی ئەزانم. ئێوە دەتانەوێت چ سزایەک بدرێ؟ وەڵی ترەوە قانون و یاسا خۆی ئەزانێ. قانون و یاسا سەروەرە و ئێمە لەبەرەوە خستومە دەست قانون کە حەقی ئەم کچە نەفەوتێ. هەر ئەوە کچەکەم تەمەنی 13 ساڵە، کوڕەکە تەمەنی 20 ساڵە. ئەوە هەویەی کە مەندامیژی پێمە لە 180 شەلەل دەماغە. مردووە کچەکەم لە 4/12 کە خۆی فڕەیە 7/1 مرد. وەڵی 4/12 کە کەوتە خوارەوە لەسەر قسەی ئەو کچە کە لە بەردەم حاکم فەرموویەتی بە ئەمری ئەو خۆی فڕەیەوەتە خوارەوە و هەڕەشەیژی لێ کردووە. 4/12 کەوت فحص طبعەدلی محکەمە قانون یاسا 7/1 خۆی سووتان 16/1 وفاتی کرد. پێم بڵێ ئەو ماڵە نەخێر نەخێر من لەبەرەوە داومەتە دەستی قانون. ئەگەر عشایری بۆ ئێستا پێویستی ناکرد من بێمە بەردەم دادگا. ئەوان داوایان کردووە داواش بکەن، من قەت بەوە ڕازی نابوو. نەخۆی خستە خوارەوە عەزیز دەکەم. 4/12 شتەکان تێکەڵ مەکە. 4/12 کچە خۆی خستە خوارەوە. ئێمە نەمانەزانین. 4/12 ئیتر ئاسایی شەو ئەچیتە خەستخانەکە. پۆلیسیێت بەدواداچوونمان کرد لەڕێ دکتۆرە بەڕێزەکان کە ئەم کچە تەعەدای لێکراوە. بهێنامەنەتە طبعەدلی 3 جار فەحسم بۆ کردووە. لە 4/12 بۆ 7/1 خۆی سووتان. طبعا تۆ چیتە بەردەم دادگا، حاکم، پۆلیس، طبعەدلی مناڵێکی نوقسانە. حەیوان بە حەیوانی خۆی هەستی هەیە، نەک ئینسان. ئێوەژی شعوری شکاوی تە ئەڵڵاه ئەعلەم خۆی سووتاند و کۆتایی بە گیانی خۆی هێنا لە 16. مەمنونی هەمووتانین. الحەمدولله کێسەکە حکمەکەی دراوە. من حکمە تەمیز یەکەم و ئینشاءڵڵا چاوەڕێ 7 ساڵ. بەڵێ یا خوا بێوەی